دەسەڵاتی چەتەکان ناوێکە بۆ ئەو ڕژێمانەی سەپێنراون بەسەر گەلەکانیاندا و نمایشێکی ساختەی دیموکراسیانە ئەوانی کردووەتە بکوژ و ببڕی خەڵکی ئەوەی ئەم جۆرە لە دەسەڵات پێویستی پێێتی میلەتێکی خۆشباوەڕ و ساویلکە و دەستەمە و چەند کەناڵێکی ڕاگەیاندنی گەوجێنەرە. بەپێی توێژینەوەیە کە ڕۆژنامەی نیویۆرک تایمزی ئەمریکی ئەنجامی داوە دەرکەوتووە زۆربەی دەوڵەتان کار لەسەر گەوجاندنی ڕایگشتی دەکەن لە ڕێگەی ڕاگەیاندن و کەناڵەکانی دیکەی سۆشیال میدیاوە و بەو هۆیشەوە ئەوەی بەرژەوەندی ئەوان بیخوازێت لای خەڵک دەکرێتە بەرژەوەندی نیشتیمانی و ئەوەشی زیانی بۆیان هەبێت دەکرێتە دوژمنی خەڵک و دێوەزمە. ئەو دەسەڵاتانەی بە گەوجاندنی گەل و میلەتەکانیان هەڵدەستن بەگشتی ڕژێمی سیاسی و دەسەڵاتداری ڕزی و گەندەڵ و داتەپیون و لەلایەن کەمینەیەکەوە کۆنتڕۆڵ کراون کە پێیان دەوترێت دەسەڵاتی چەتەکان و گروپی بنەماڵەی و تاقمی چەکداری شەخسی بڕیار لەسەر چارەنووسی خەڵک و ئابووری وڵات دەدەن. دەسەڵاتی چەتەکان بەم نیشانانەدا دەناسرێنەوە لەلایەکەوە خەریکی تاڵانکردنی ماڵ و سامانی خەڵک و سەرکوتکردن و برسیکردنی خەڵکن و لەلایەکی دیکەشەوە هەر هەمان خەڵک بە کۆمەڵێک شتەوە سەرقاڵ دەکەن و گەر خەڵکیشیان پێ سەرقاڵ نەکرا ئەوە قەیرانیان بۆ دەخڵقێنن. یەکێک لەو ناوچانەی ئەم گەوجاندنەی لەسەر ئاستێکی فراوان تێدا بەڕێوە دەچێت هەرێمی کوردستانی عێراقا، هەرێمێک کە هاوکێشەی شەڕەقۆچی دوو حزب دابەشی کردووە بەسەر دوو ناوچەی جوگرافیای تەواو جیاوازدا و ماکینەیەکی ئەعلامی زەبەلاحیش کە لەسەر پارەی دزرا و سامانی ژێرزەوی خەڵکی بەڕێوە دەچێت. ئەم دابشکاریەی لە خاک و ئەم برسیکردن و سەرکوتکاریەی لە خەڵک کردووەتە حکومڕانیەکی ڕەشید و زۆرینەیەکی گەوجێنراوی پێ هەڵخەڵەتاندووە. دەسەڵاتەکەی هەرێمی کوردستانیش مەگەر لای ئەو گەوجێنراوانە ڕوویسپی بێتەوە کە بە ماکینەی ئەعلامیەکانی هەڵی خەڵەتاندون گەرنا خەڵکی موسڵمان و بە ئاگا هوشیارە و دەزانێت دەسەڵاتێک 50 ڕۆژ جارێک موچەی دواکەوتووی ساڵی پاری موچەخۆرانی پێدابین نەکرێت بە هەزار راپۆرت و نمایشدانی فەرمودەی پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێت نەجوان دەبێت و نەپاک دەبێتەوە چونکە دیوی ڕاستەقینەی ئەو دەسەڵاتە جگە لە ستەمکاریەکانی دژایەتی ئاینی ئیسلامە لە ڕێگەی خەڵکانێکی نەفام کە بەڕاست و چەپ بەربوونەتە گیانی ئیسلام و تاکی مسلمانی کورد. كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين. هەر لە سایی ئەم دەسەڵاتەدا هەندێک فەریکە ڕۆشنبیر کەوتونەتە گیانی ئیسلام و مەلا و مزگەوت و بەبیری سواوی خۆیان کۆڕۆنا بە بەڵا بۆ سەر ئیسلام و مسلمانان تێگەشتون بێ ئاگا و بێهۆش لەوەی کە 1400 ساڵە ئیسلام و پێغەمبەرمان محەممەد درودی خوای لەسەر بێت چارەسەری بۆ ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و تەنانەت ڤایرۆسی فکری بۆگەنی ئەوانیش داناوە. ئەوەشی لەسەر مسلمان و تاکی باگای ئەم هەرێمە خێر لە خۆ نەدیوە پێویستە نەخەڵەتانە بە نمایشێکی تۆڕە کۆمەڵایەتیەکان کە گوایە ئەوان بانگەشە بۆ ئیسلام دەکەن و لەو لاشەوە هەر خەریکی درێژە پێدەری مێژووی دەرکردن و لێدان و ڕیسووتاندنی مامۆستایانی ئاینین.